تیلیکۆم ئۆفەرێکی نوێ دەخاتە ڕوو. تیلیکۆم ئۆفەرێکی نوێ دەخاتە ڕوو. مامۆستا لە ڕێکەوتی 21ی گەلاوێژی ساڵی 1369 دا کۆچی دوایی کرد و لە گۆڕستانی بداق سوڵتان لە تەنیشت گۆڕی مامۆستا هێمن نێشرا. 15
مامۆستا لە ڕێکەوتی 21 گەلاوێژی ساڵی 1369 دا کۆچی دوایی کرد و لە گۆڕستانی بداق سوڵتان لە تەنیشت گۆڕی مامۆستا هێمن نێشرا. 15 حەوتی 1362 ڕەسوول ڕەش ئەحمەدی